سڵاتان لێ بێ هاوڕێیانم چۆنن بە هیوام کە زۆر باش بن بەڵام من زۆر باش نیم لەبەرەوەی کە ئەبێ پێتان بڵێم کە ئەمە کۆتا بەرنامەی خەونە بەڵام بە هیوام کە هەمیشە لەش کاڵتاکەم ئازیزان کۆتا بەرنامەی خەون نییە بەردەوامین لە بەدیهێنانی خەونی هاوڕێکانم ئەمڕۆژ کارەکەین بۆ خەونی هاوڕێیەکم کە حەزەکە ببێ بە ئاکتەر وەکو من کە ئێستا نواندنێکم کرد ئەویش بۆیە لە ماوەی چەند هەفتەیەک لەمەوە پێش ناینووسی بۆ ئەوی کە ببێت بە ئەکتەر و ئێمەش چەند هەفتەیەکمان پێچ و تا ئەوەی کە کارەکانمان ڕێخست و ئامادەکاریمان کرد بۆ ئەم بەرنامەی بۆ ئەوی کە بە جوانترین شێواز بتوانین کە خەونەکەی بەدیبێنین جا لەگەڵمانە بن بزانن کە چۆن کارمان بۆ کردووە و نواندنی چیمان بۆ ئەکات و چ ڕۆڵێک ئەبینێت بیریشم نەچێ و پێتان بڵێم تاکەشت و گرنگترین شت لە بەدیهێنانی خەونەکانتان ئەوەیە کە باوەڕتان بە خۆتان هەبێت باشە زۆر چاکە لەگەڵمانە بن با پەیوەندیکەین بە ئەرینەوە بزانین لە ماڵەوە دەست پێ بکەین بە خەونەکەی جا با پێکەوە پەیوەندیکەین بە ئەرینەوە لەگەڵمانە بن سڵاو ئەرین چۆنی ئەم کاتەوە باش هەمیشە باش بی پێم بڵێ ڕۆژەکەت چۆن بوو چۆن بەڕێت کرد وەڵا ڕۆژێکی زۆر خۆش بوو بڵێ چی ئەرین ئێستا بە بینەرانم وەدوتم ئەم ڕۆکۆتە ڕۆژی بەرنامەی خەونە چداوتم گاڵتەم کرد منیش فێری نواندن بووم بۆمان باسکە خەونەکەی تۆ چییە حەزەکەی ببی بە ئەکتەر بەڵێ من حەزەکەم ببم بە ئەکتەر و ئیشی سینەما و فیلم و ئەو شتانە بکەم زۆر باشە خەونێکی زۆر جوانە بە هیوام کە بتوانم ئەمڕۆ خەونەکەت بەدی بێنم و دڵخۆشت بکەم بۆ ئەوەی کە هانت بم لە داهاتوە خۆشت کاری لەسەرکەی جا لە ماڵن بۆ ئەوەی کە سەردانتان بکەین بەڵێ بەخێر بێن زۆر سپاس کەواتە هاوڕێیانم پێکەوە ئەڕۆین بۆ ماڵی ئەرین ئامادەیە ئێمەین بۆ ماڵی ئێوە باشە بەخێر بێن زۆر سپاس جارێ خوارد لەگەڵ خوارد لەگەڵ خافیز با پێکەوە بڕۆین عزیزانمان لە ماڵی ئەرینین پێکەوە گفتوگۆیەکەکەین لە بەرەوەی کە ئێستا لە لای ئەوین پێمان خۆشە کە لەگەڵمانە بن ئێوەش ئەرین چۆنی؟ بەشتەوە زۆر سپاس هەمیشە باشبی زۆر سپاس مەمنون ئەرین پێم بڵێ چەند ساڵی و خەونەکەت چییە؟ من ئەرین کامەران تەمەنم 15 ساڵە خەونم ئەوەیە ببم بە ئەکتەرێکی بەناوبانگ حەزم لە ئیشی ئاکتەری و سینەمایی و شتانەیە باش خەونەکەی تۆ جیاوازە لە خەونەکانی مناڵەکانی ترکە بە دیمان هێناوە و خەونێکی زۆر جوانە چۆن ئەم خەونت بۆ دروست بوو لە چیەوە حەزت لە کاری ئەکتینگ کرد؟ من هەر بچووک بووم خولیان بۆ هونەر زۆر بوو و لە تیپی هونەری مناڵانی سلێمانی بووم و زیاتر لەگەڵ ئەوان کاری شانۆیی و ئەکتەری و شتانم کردووە لەبەرەوە زیاتر خولیان بۆی هەبووە زۆر باشە کاتە لە مناڵی و کارت لەسەر کردووە بەڵێ حەزم کردووە بەردەوام پەرەی پێ بم باشە ئەی سێری فیلمەکەیت حەزت لە چ جۆرە فیلمێکە فیلمی ئاکشن یاخۆت فیلمی چیرۆک بێ چ جۆرێک بێ هەر یەکیان نەمیز بڵم ترسناک چونکە خۆم سێری فیلمی ترسناک ناکەم سێرمەکەنەوە هەر یەکیان و جوانێکی خۆی هەیە و جوانێک ئەبەخشێت بۆیە هەمویانم بەلاوە خۆشەوە هەمویانم بەلاوە جوانە کەواتە هەموو جۆرە فیلمێک سێرەکەی باشە لەوانە کاتێک سێریانەکەی بیرت لێ کردوتەوە کە تۆش ببیت بەیەکێک لەو ئەکتەرانی ناو فیلمەکان بەڵێ زۆر کات بیرم کردوتەوە ئەگەر من بەمەو کەسە
چۆن ئاکتینەکەم ئەی دووبارەت کردوتەوە لە بەردەم ئاوێنە ئاکتینکەی زۆربەی کات کە چوزام لەبەر ئاوێنە شتێکادا بنیشم دایمە خۆمە بشانێم کە ئەکتەرم قسە ئەەکەم ڕۆڵی کەسێک ئەبینم زۆر باشە ئەوە ڕاهێنانێکی زۆر باشی ئێستا من کە بووم بە پێشکەشکار یەکەم ڕاهێنان کە کردم لەبەر ئاوێنە قسەمەکرد هەستمەکرد مناڵەکانی هاوڕێم لە بەردەم ئاوێنە سێرمەکەنی تر قسەم بووە کردن ڕاهێنان مەکرد لەبەر تۆش ڕاهێنانێکی زۆر باشە ئەی پێم بڵێ سەرسامی بە چ ئەکتەرێک هەرێکیان و توانایەکی باشیان هەیە و من کە سەریانەکەم و لەگەڵ هەر بینینێکیانە شتێکیان لێوە وەرئەگرم زۆربەی ئەکتەرەکان توانایەکی باشیان هەیە و باشە ئەی لە لای خۆمان سەرسامی بە چ ئەکتەرێک ناوەکیم بیرچۆیەوە ناوەکەی بیرچەوە بۆستا با من یارمەتیت بم تەوار دلێر باشە با پرسیارێکی کەت لێکەم ئەگەر بێت و پێت بڵێم ئەرین دەوری گریانمان بۆ ببینە کەسێکە زۆر خەمبار بێت و بگری کەسێکی گرینۆک بەڵێ ئەتوانی؟ بەڵێ ئادەی با ببینی؟ باسی چ شتێک بکەم یانی لە دەورەکەیان بۆ نمونە بڵێ من ئەمڕۆ بێتاقەتم لە بەرەوەی کە تۆ درەن هاتی من ئەمڕۆ زۆر بێتاقەتم لە بەرەوەی تۆ زۆر درەنگ هاتی ئەبووە زووتر بێ دڵم پڕ بوو ئافرم زۆر باشی هەر بژیت ئەی پێم بڵێ ماڵەوە هاوکاری تۆ ئەکەن لەولایەنەوە بەڵێ بەگشتی خێزانەکەم زۆر پشتگیریمەکان زۆر هاوکاریم ئەکەن بە تایبەت دایک و باوکم هەموو کات پشتگیری مەکەن و ئانی بەداخەوە زۆر خێزانم بینیەوە کە کەسێک خولیای لە هونەر بەیان لە شتێکە هەبێ و خولیایە کوژن بەڵام ئەمان بەعکسەوە زۆر هاوکاری من ئەکەن و هەوڵ ئەیان زیاتر پەروی پێ بەم زۆرم پێخۆشە دەستی دایک و باوکە خۆش بێ بە هیوام کە ئەو دایک و باوکانی ئێستا ژەمان بینن وەکو دایک و باوکی ئەرین بتوانن کە هانی مناڵەکانیان بن بۆ ئەوەی کە بگەن بە خەونەکانیان نەک بیکوژن خەونەکانیان یاخود بڵێن زۆر قورسە ناتوانین کاری لەسەر بکەین یان بە من بڵێن من کاریان بۆکەم وایە زۆر باشە لە بڕۆی کە تۆ حەزەکەی ببی بە ئەکتەر ئێمە ماوەی چەندێکە مانگێکە ڕێخستنەکەین بۆ تۆ و ئەمڕۆ ئەدبین بۆ شوێنێک باشە لەوێ ئەدکەین بە ئاکتەر لە کۆتایی یا خەونەکەت بەدیەت جا لەگەڵ مانابن لە کاتی کارکردنا ببینن کە چیەکەین پشکامێرا و ناو کارەکانیشتان پیشانی لەگەڵ مانابن بڕۆین ئامادەی با بڕۆین کاتە با بڕۆین ئەرین وەرە سێرکە ئازیزانی هاوڕێم ئێمە ئێستا لە شوێنێکین وەکو ئەبینین من و ئەرین خەریکی کارێکی هونەری جا ئەرین زۆر سپاس دڵخۆش بوو دڵخۆشی؟ بەڵێ دڵخۆشم کە تۆم ئێستا هێناوە بۆ ئێرە لە بڕۆیی کە بۆی کە ئەو ئەزمونش تاقی بکاتەوە ئەرین بتوانێت ببێ بە ئەکتەرێکی بەتوانا و خەونەکەی بەدی بێت جا ئێستا ئەڕۆینە ناو ئەم گروپەوە کارەکەیانە بینین و تۆش نواندنێکی باشەکەی باشە دڵنیام کە ئەتوانین نواندنێکی باشکەی کاتە لەگەڵ مانابن بزانن کە ئەرین چۆن نواندنەکە و چۆنیش بتوانێت ببێ بە ئەکتەرێکی باش با بڕۆین وەرە با بڕۆین سڵاو کاگە ئەحمەد چۆنی؟ سڵاو لێبێ بەخێر بێ زۆر سپاس مەمنون لەشتان ساغ بێ زۆر سپاس مەمنون ئەمە ئەرینی هاوڕێمەکە ئەمڕۆ بێ بە ئەکتەر ئەنجا پێمان خۆشە سەرەتا خۆشە بناسێنی ئێمە گروپەکەمان وەکو ناوەندی هونەری زەنێ ماوەی زیاتر لە 2 ساڵە سەرقاڵی تۆمارکردنی کاری دۆکیۆ درامین بۆ کەناڵی کورسات ڕۆژانی پێنجشەمە کاتژمێرنەوە ئیشەکانمان داوەزێ لە مانگێکا 2 کارمان داوەزێ ئەمڕۆ سەرقاڵی تۆمارکردنی یەکێ لە دیمەنەکانمانین ئیشێکی دۆکیۆ درامیە بۆ مامۆسا خالید سەرکار مەشەدەکە کە تۆماری یەکەین ئەمڕۆ
بریتە لە کۆنسرتی خەسخانەیە کە ئەم کۆنسرتەش ڕووداوێکی زۆر گرنگە بۆ شاری سلێمانی کە لە دوای ئەم کۆنسرتەوە تیپی مۆسیقای سلێمانیش دامەزراوە. ئەمڕۆ مەشەدەکەمان ئەوەیە مامۆستا خالی سەرکار و مامۆستا ئەنوەر قەرەداخی و مامۆستا فرانسیس داود و هاوڕەکانی کۆنسرتێکیان کردووە بۆ نەخۆشەکانی یەکێ لە خەسخانەکان. ئێمە ئەمڕۆ ئەو مەشەدە تۆمارەکەینەوە. ئێستا خەریکی ئامادەکاری خۆمانین بۆ تۆمارکردنی مەشەدەکەمان. زۆر باشە لەشتان ساغ بێ دڵخۆشم کە ئەتان بینم بۆ گوڕوتینە بەهێزەوە کارەکەن. جا ئێمەش پێشتر کە قسم لەگەڵ بەڕێزی شتا کرد پێم وتی کە ئەرین پێمان خۆشە بیکەین بە ئەکتەر و تۆش هاوکارمان بووی لە بەدیهێنانی خەونەکەیە. جا ئەرین ئەمڕۆ ڕۆڵی چی ئەیەنێ و بەپێی چیش کارکتەرەکان هەڵەبژێرن؟ بەڵێ. ڕاستی کە ئێمە کارکتەرەکان پێشتر ئیش بۆ هەر کەسێک بکەین کە سەرەتا پێش تۆمارکردنی کارەکانمان ئەچین ڕیسێرچ و بەدەداچوونەکەین. کارکتەرەکان بەپێی ئەو حیوار و قسانەی کە ئیش بۆ کەسەکەکەین بەپێی تەمەنەکانیان بەپێی لێکچوونیان بەپێی تەسەڕوفات و هەڵس و کەوت و جلوبەرگ و ئەوانیان ئێمە کارکتەرەکانمان هەڵبژێرین. ئەمڕۆم ئێمە یکەین بێکێ لە نەخۆشەکان ئێستا موکیاجی بۆکەین لەفا فوشتی بۆ بەکارێنین و بریل و ئەوە وەکو یەکێ لە خەسخانەکەیە نەخۆشە و هاتووە بە سێرکردنی کۆنسرتەکە. باش کاتە ئێوە لەگەڵ کارەکانیشتانە وەکو ئەبینم کە کەسێکەیە میکەپەیکە واتە مکیاجی سینەمایی پێ ئەڵێن وایە زۆر باشە کاتە ئەرینیش پێویستە کە ئەوانە بکات. جا ئەرین لە ماڵی خۆیان کاتێک گفتوگۆمان کرد سەرەتا زۆر بە باشی ڕۆڵیە بینی ینی پێم تۆزی خۆ بێتاقەتکە وا خۆی بێتاقەت کرد من دڵم پڕ بوو لە ماڵیان. جا پێم بڵێت چۆن بتوانێت ئەرین ئەم توانایی ئێستەی پەری پێبا بۆ ئەی لە داهاتوە ببێ بە ئەکتەرێکی باش و بەناوبانگ. ئێمە هەر کارەکانمان پێش ئەوەی بکەوینە تەسویرکردن و ڕیکۆردکردنەوە سەرتا پرۆڤە لەگەڵ ئەکتەرەکان ئاکەین بۆی بزانین ئەگونجێ یاخود ناگونجێ و بە پێی دەموچاوی و مایکە بەکارهێنین ئێمە بۆ ئیشەکانمان بۆی زیاتر ئێمە بڕۆینەوە سەر ئەو واقعەتی کە کەسەکە باسی کردووە. ئەم ڕۆژ ئێمە لەگەڵ ئەمان سەرتا پرۆڤەیەکەکەین و دواتر دەچینە ڕیکۆردەوە تر بزانین کاتە سەرتا ڕاهێنانی پێەکەن. زۆر باشە خۆشی وتی لە ماڵەوە لە بەردەم ئاوێنە ڕاهێنانەکەم ئەمە تا چەندێک ڕاستە و گرنگە. ڕاهێنانەکان ئێمە جیاواز دەچووکە ڕاستە خۆ لەگەڵ کامێرایە ئەو کاتە تۆ لە بەردەم ئاوێنە هیچ کامێرایەکی لێ نییە کەسی لێ نییە. ئێمە ستافێکی زۆر گەورە لە پشتی کارەکەوەیە تۆزێ لەوانێ سترێس و ئەوە دروست بێ بەڵام زۆر زۆر ئاساییە و شتێکی زۆر زۆر خۆشیشە کاتێکە نواندنەکەیت و ئەچیتە بەردەم کامێرە. ڕاستن جا لێرە کۆمەڵێک کەسە بینم کە هەمووتانوەکو گلوپێک ئیشەکەن لەشتان ساغ بێ هەرێکی و وازام ڕۆڵێکی شەبینێت. بەڵێ گروپەکەمان پێگاتووە لە 6 کەس کاکشوان دیۆپی کاک هێمن ئینارە کاک ئەحسان یاریدەدەری ڕووناکی کاک ئەحمەد دەنگ کاک بیشوان بەڕێوبەری بەرهەم و لە پشتی ئێمەشەوە ستافێکی زۆر گەورە بەردەوام خەریکن کاک هەڵمات کاک عەبدوڵغەفار کاک لاس کاکشوان هەمویان بەردەوام ئەوان لە مۆنتاژ و بەدواداچوون و ڕیسێرچی کارەکانمان. هەر هەمووتان لەشتان ساغ بێ قسەتان کردیان منیش بووم باکتەر منیش خۆم تۆزێ ئامادا کرد. ئەرین خۆت هیچ پرسیارێکت هەیە کە بتوێت لە کاک ئەحمەدیکەی؟ نا زۆر سپاس کە ئەو دەرفەتی بە منە بتوانم خەونەکەی خۆم بەدی بێنم بە هاوکاری ئێوە ئەکرد بتوانم ببم بە ئەکتەرێک ئیشەڵا ئەبی بە ئەکتەرێکی زۆر باشم ڕۆ خەونەکەت بەدیێت و خۆش دواتر ئەتوانی کە خۆت ببینی تۆ ڕۆژی پێنجشەممەی وایە؟ ڕۆژی پێنجشەمان کاژمێرنەوە ئیشەکەمان داوەزێت دواتریش لە وێبسایتی کوردبین هەر بڵاوە بێتەوە هەمیش لە یوتیوبە ئەتوانی بەردەوام سێری ئیش ئەتوانی بەردەوام سێری خۆتکەی ئەگەر پێشی خۆش بێ ئەتوانێت کە بەردەوام کار لەگەڵێەوە ئەگەر ئەمڕۆ نواندنەکەیتان بەدڵ ئەمان لە ڕێەوە هەر کەسێک پێی خۆش بێ نواندن بکات جیال و دەرفەتێکی ئەوە ئەی ڕەخسێن بۆ کەسەکانی کە هەر کەسێک پێی خۆش بێ ئەتوانێت پەیوەندی بکات و لەگەڵمانەکە. زۆر باشە پێم خۆشە. ئەرین ئێستا تۆ ڕۆڵەکەی خۆتە بەدڵە؟ بەڵێ باشە اینجا سەرتا پێویستە کە ئامادەیکەین و دواتریش سەرەتا خۆی بگۆڕێ میکەپ بۆکەن و دواتریش ڕاهێنانە پێکەن و منی ژاوات جوان دانیشم سێرتەکەم دامەتوانی بیبی بە ئەکتەرێکی باش باشە کاتە لەگەڵمان نابنێوەش هاوڕێیان زۆر باشە وا دەست پێ بکەین.
زۆر باشە و کۆبینن ئازیزان ئێستا ئەرینمان کردووە بە نەخۆش واندنەکەی کە نەخۆشی بەس دوای نەخۆش نەکەوی ئەمان ئەگات نەخۆش کاک ئەحمەد ئێستا ئێوە ئامادەکاریەکەن بۆ ئەوەی کە ئەرین وەک نەخۆش دەرکەوێ و کانۆلاکەشتان بۆ بەست پێم بڵێ تۆ وەکو دەرهێنەرێک ئەبێ ئاگاد لە ئەکتەرەکان بێ ئاگاد لە جلەکانیان بێ لە مەیکەپیان بێ ئاگاد لە چیتر بێ و ئاگامان لە ستافەکەی خۆمان بێ وەکو ئیخراج ئاگامان لە ستافەکەی خۆمان بێ و لە کامێرا لە دەنگ لە ئامادەکارەکان لە موکیاجە لە جلوبەرگی ئەکتەرەکانە و لە کۆتاییشە لە قۆناغی ڕیکۆردکردن لە ئەکتینی ئەکتەرەکەیە لەبەر ئەوەی کاتێککە سێتێکی ئاوا یاخود مەشەدێکی ئاوا کاتی ئەکتەرەکانمان زۆرن ئاگامان زۆر بەوردی لە هەموو ئەکتەرەکان نابێت لەبەر ئەوەی چووکە ناتوانین دیقەت بکەیت لەسەر یەک ئەکتەر و بۆ هەڵبژاردننی ئەکتەرەکانی ئێمە لە قۆناغی پێش ڕیکۆردکردنە کاتێککە ئێمە دەسەکەین بە هەر ئیشێک بۆ ئەو ئەکتەرانەی کە سەرەکین ئێمە سەرەتا قسەیان لەگەڵاکەین کاتێککە فەیسیمان بەدڵ بێ لەگەڵ ئەو کەسایەتی کە ئێمە کارەکەی بۆکەین بگونجێت فەیسیمان بەدڵ بێ توانای قسەکردنی زۆر باش بێت بتوانێت حیوارەکان بە باشی بڵێت بۆی بە باشی بیگەێنێتە بینەر ئێمە قسەی لەگەڵاکەین دواتر ئێمە حیوارەکانی ئەینێ حیوارەکانی ئەینێ لە ماڵەوە پرۆڤیتیا بکات پێش پرۆدەکشنیش جارێک ئیتر ئێمە لە پرۆڤاکەینەوە بۆ مەشەدەکان پێڵێن ئەوە مەشەدەکان ئاوای لێرە ئەکتینەکە وایە و لەسەر جلوبەرە قساکەین تۆ بێ لە مەشەدای ئەم جلوبەرگە و لە بەرابێ لە مەشەدای ئەم جلوبەرگە و لە بەرابێ لێرە ئاواهی ئەکتینکەی لێرەش ئاوایی ئەکتیکەین دواتریش لەسەر سێت و لە کاتی ڕکۆردکردن جارێکە پرۆڤاکەینەوە جارێکە سێری جلوبەرگەکەکەینەوە سێری مایکەپەکەکەینەوە پرۆڤێگەکەینەوە سێری ئەکتینەکەیەکەینەوە کە بزانین چۆن لەگەڵ دەورەکەیە هەڵسو کەوتەکە چۆن ناکە دواتریش لە ڕیکۆردکردن جارێکە سێریەکەینەوە لە قۆناغی کۆتاییشە ئێمە لە مۆنتاژە جارێکە هەر سێر ئەکرێتەوە سێری ئەکتینەکرێتەوە و زین نواندنەکەی چۆن بووە تا چەند سەرکەوت بووە تا چەند توانیوێتی کارکتەرەکە بە باشی جێبەجێ بکات زۆر باشە لە شتان ساغڵی بەڕاستی وردەکاری زۆر زۆرە کاتە ئەرین ئێستا تۆ تا ڕادێک شارەزاییت پیا کردو لەوەی چۆن کارەکەن باش ئەگەر بێت و ئەرین بەڕاستی نەخۆشکەونی توانیم ڕۆبێتەوە چیەکەن ئێمە ئەگەر ئەکتەرە سەرێک سەرێکەکەمان بێ کارەکە دواخن کارەکە دواخن لەبەر ئەکتەرەکە تاو کاتی چاکە بێتەوە باشە ئەی باسی حیوارە کردوت کە ئەیانێنێ بۆی کە لە ماڵەوە ڕاهێنام بکەن ئەمڕۆ هیچمان نەیەوە بە ئەرین ئەم حیواری نییە ئەمڕۆ حیوارمان نییە بۆ ئەم بەڵام شتێکی قورسترمانەیەش ئەکتینی کەسێکی نەخۆشە تەنها کەسێکی ئاسایی نییە دەم و چاوکات تا بێنەواندن کات ئیتر ئەبێ بزانێت چۆن کاتێکە نەخۆشەکە بینەوە بۆ ئەکتەر ئەوە زۆر گرنگە کە دیقەتی هەموو کەسێک بە جگە لە کارەکەی خۆی لە دەرەوە یعنی دیقەتی کەسێک بە چۆن لە مخلیفی پاسێکا وەستاوە چۆن ئەڕوا بەڕێگایە کەسێکە قاچی تاڵ نییە چۆن ئەڕوا بەڕێگایە دەستی تاڵ نییە چۆنە یاخود نەخۆشێکی دەرونی هەیە چۆنە یعنی بۆ ئەکتەر ئەوە زۆر گرنگە کە دیقەتی هەموو کەسایەتەکانی کۆمەڵگەکە چونکە لەبەرەوەی ئەکتەر تەنها ئەمڕۆ تۆ ئەکتینەکەی ئەمڕۆ نەخۆشی باشە لانێ بەیانی دەوری کەسێکی کەو بنێ دوانی دەوری کەسێکی کەو بنێ لە ئیشێکە تۆ بتوانیت چۆن ئەکتینکەی نەک تەنها دەوری کەسێکی نەخۆش باشە کاک ئەحمەد ئیستا ئێمە بەرنامەکەمان نیم ساعاتێکە باشە ئەم کاری ئێمەش لە بری کە ڕیکۆردە کاتی پێویستە ساعتێ 2 ساعت بەڵام ئێوە لەوانێت چەند ساعاتێکتان پێویست بێت تا بە تەواوەتی تەواو بێ ئەو کارە واتە ئەکتەرەکان پێیوەستە بن بەو کارەوە بۆ نمونە ئەرین لەوانەیە ترێمە بەجێ بێڵین ئەوە بێنە لای ئێوە بێنێتەوە تا چەندێک کارەکەن و ئەبێ لەگەڵ یەکتریا بنەوتیمە ئێمە دیمەنەکان دیمەنمان هەیە 2 ساعتی پێچ دیمەنمان هەیە 3 ساعتی پێچ یەک دیمەن و بۆ تۆمارکردنی ئیشێک بە تەواوەتی کە 55 خۆڵەکە 15 ڕۆژ بۆ 16 ڕۆژ مان ئەوێ بۆ تۆمارکردنی تر شەوی تێەکەوێ ڕۆژی تێەکەوێ بەیانی زووی تێەکەوێ شەو درەنگی تێەکەوێ ئێمە بەردەوامین ینی ستافەکەی خۆمان بەردەوام پێیوەستی بەم ئیشەوە و ئەکتەرێکیش کاتێکەیە بۆ لای ئێمە ئەوە زۆر گرنگەکە پەلەپەلمان لێ نەکات منەڵەکەی تەواو ئەبم و دوای ئەو جاری وای ئەمە لە کامێرایی دیقەت ناین پێ نەکەنێت خەیاڵی بۆ لای شوێنی کە نەڕوا تەنها پێیوەست بێ با ئەو کەسایەتی کە باشە پێم بڵێ تۆ حەزت لە کاری ئەکتین بوو ئیستا پەشیمان نەبوویتە تۆ لەگەڵ ئەو هەموو وردەکاری هیلاکی کە باسی کرد هەر بەرداوامی لەسەر حەزەکەت بەڵێ نا پەشیمان نەبوومێتەوە چونکە ئەومانەزانین هەموو شتێک هیلاکبوونی ئەوێ ئەی بژیت ئێستا ئەمە دەوری نەخۆشێکمان ناویت بەڕای خۆت ئەبێت چی بکەی بۆی کە نەخۆش دەربکەوی ینی کەسێک باوەڕکەی نێمە کە تۆ نەخۆشی نابێت پێ بکەنم ئەوە یەکەمە و زۆر بڵم چۆن بم
هیلاک دەرکەوم شکڵم نەخۆشاوی بێ وا بکەم کە کەسەکە قەناعەت بکە کە بەڕاستی نەخۆشی ڕاستە نەزانم چۆن تعبیری بکەم بەڵام ئەتوانم بە هەنێک جار پەتایەکە گرین ئەڵێ بەهێز بەخۆ بەهێز دەرخەبا نەخۆشەکە ئەبێ بە پێچوانە بێ ئەمڕۆ تۆ بەهێزی بەزەبێ خۆت وا دەرخی کە نەخۆشی زۆر چاکە کەواتە بەردەوام بن لە کارەکان منیش هەر لەگەڵتانە بم و ئەمێنمەوە زۆر زۆر باش دەست خۆش. هاوڕێیانمان ئێمە ئێستا لەسەر سێتین و ئەبینم کە چەندێک بە دڵسۆزی هەمویان هاوکاری یەکتریەکەن و کارەکەن. جا ئەم ڕۆژ ئەرین لەگەڵ ئەوەی کە خۆشی خەونەکەی ئەوە بوو کە ببێت بە ئەکتەر و ئەشبینم کە چەندێک دڵی خۆشە کە بووە بە یەکێک لە ئەندامانی ئەم گروپە. جایسە بە تەواوەتی نەخۆشیش دەرەکەوێت زانی؟ بەڵێ بەستی نابێت پێ بکەنی بەڵێ. جا باسی ئەوم کرد ئەرین کە تا چەندێک ئەکتەرەکان پێیوەستە بن بەکاتەوە لەوانەیە ڕۆژێکی کە بانت کەن بڵێن ئەرین ئەبێ سبێنێ کاژمێر 5 بەیانی لە لای ئێمە بی ئەو کاتا بێ ئامادە بی وایە؟ بەڵێ. کێشت نابێ؟ نازانم چونکە من ئێستا مەکتەبم هەیە ئەم ڕۆژ نەڕۆشتومەتەوە مەکتەب. ئەم ڕۆژ نەڕۆشتی لەبەر ئەم کارە. بەڵێ. ڕاستە کاتە هەموو کارێک پێویستی بەوەیە کە کاتی بیتێ و بە دڵنیایی و خوێندنەکەی تۆش گرنگەوە بێ کاتی بیتێ لەبەر ئەوە ئەبێ خوێندنەکەت و کارەکان لەگەڵێکان ڕێخی. زۆر چاکە حەست چۆنەکە ئێستا نواندنەکەیت و ئیترەوە هەمویان ئامادەن و دەست پێەکەن. هەستم زۆر خۆشەیانی نەزانم چۆن وەسف بکەم چونکە زۆر دڵخۆشم کە توانیت خەونەکەی من بەدیبێنی. دڵخۆشم کە توانیمە دڵی تۆ خۆشکەم و بە هیوام کە خۆشت لە داهاتوە بتانی کاری لەسەرکەی یاخود بۆی بخوێنی بۆ ئەوەی کە ببیت بۆ ئەکتەرە و ئەو کەسەی کە خۆت ئاواتە خوازی بۆ جا لێرە بەرنامەی خەون کۆتایی پێهێنین بەڵام دیارێکی تایبەتم هەیە بۆ تۆ بە تایبەتی بۆم دروست کردووی بۆ تهێنم باشە کە تاوابوون لە کارەکە و ئێستا چاوەڕێی ئێمەن کە ئەم گفتوگۆی نێوان من و ئەرین تاوا بێ بۆ ئەوی کە کارەکەیان دەست پێ بکەن و نواندنکەن ئەوانیش و دوای ئەوەش ئەیبینین کە ئەرین چۆن نواندنی کردووە و کارەکەش دەبینینەوە و بەشێک لە کارەکەش دانینەوە ئێوەش ڕای خۆتانمان پێ بوو. ئاگادارن ئەوان لەسەر سێتن جا سێری ئەرینم کرد بەڕاستی جوان دەورە بینێت و نواندنەکات لەگەڵەوەی کە ئەزمونێکی تازەیە بۆ ئەو یەکەم جارێتی بەڵام بەڕاستی ئەڵی چەند ساڵێکە کاری کردووە وان نواندنەکات ئەڵی دەستێشێ و ئازاری هەیە و دەموچای خۆی بێ تاقەت کردووە بەڕاستی دەستخۆشیم هەیە بۆی بە هیوام کە لە داهاتووشە بیبینمەوە بۆ توانە زۆری کە هەیەی و کاری لەسەرکات و ئیشەڵا بێ بە ئەکتەرێکی زۆر باش جا ئێستش لەسەر سێتن وەکو ئاگادارن بۆیە بێ بە بێدەڵی سێریانکەین لەگەڵمانابن. بەرنامەیەکی تری خەون و بەدیهێنانی خەونی هاوڕێکی ترم من بەخواتان نەسپێرم ئەتوانی بۆ دەستەشکاوە ماڵاوایکەی
خواتان لەگەڵ.